جارێکی تر ساڵتان لێبێت دکتۆر بابەتێکی جەنابتم لە بەردەسایە نووسیوتە بەناونیشانی بۆ مێژوو لە سەروبەندی خۆپشاندانەکانە نووسیوتە اینجا من یەک مەقطعی بۆ فەخرەی گەورە دەدەێ من بۆ معلوماتەوە منت ترسان وام بزانانی داخوایەت مەقطعەکە بۆ خوێنمەوە پرسیارەکەشمە لە یەکم نووسیوتە شەوی 12/2/2011 تەلەفۆنێکم بۆ بەرنامەی ئەمڕۆی فلان کەناڵ کرد پێشنیارم کرد خۆپشاندەرەکانی سەرای ئازادی بێن ڕووناکبیری خۆشەویستی کورد بەختیار عەلی بە نوێنەری خۆیان هەڵبژێڕن لەگەڵ ژنێکی نوێنەرایەتی خۆپشاندانەکە بچن سەرجەم داواکاریەکانی خۆیان بگەێنن بە باڵاترین هێزی هەرێمی کوردستان تۆ ئەڵەی شەوی 12/13 ئەمە لە کاتێکا نووسیوتە جارێ ئەسڵان خۆپشاندان نەکراوە هەڤێمان خۆپشاندان کرا تۆڵی 12/13 تاریخەکە دیارە لە هاوڵاتیە لە کوێ نەشرەوە بە غەڵەتی چاپیان کردو تاریخەکە تاوانە باشە بەڵام ئێمە بەس خۆی یعنی هەموو کەس زانێ ئەسڵ من سێ جار بۆ ئەو تاریخە لە تۆ بورم بزانە جارێک لە پاراگراف یەکەم نووسیوتە شەوی 12/13 مەبورە من هەموو بە قەستەخانەکان مەشغوڵ بوون تای پێش غەڵەتی کردوێ من گونا هەمچە بەڵام هەموو خەڵک ئەزانێ کەی خۆپشاندان بووە غەڵەتی یعنی چێ ئەو غەڵەتێکی تایب غەڵەتی تایب یەک جارە خۆ نووسری وانێ یەک جارە لە پاراگرافێکا نووسراوە بۆ بەیانیەکەی تەکی دەکاتەوە بۆ بەیانیەکەی 13 لە پاراگرافێکی ترە هاتووە ئێستا ناوەڕۆکەکە بێمە ئەو تاریخە من شەوی 14 من غەڵەتم کردوێ لە ئاخری شاکە تەوقعی خۆتە کردو نووسیتە 15 یاخ دیارە تاوان دیارە لە 15 نووسراوە پازدەی سێ کەواتە دووەکە سێ ئەمە دەبێت سێ بێ ئەم غەڵەتە 4 جار غەڵەت لە بابەتیش ئێستا غەڵەتەکە تۆ چۆن ڕاستیەکەیەوە چۆنە مانجی سەیە بۆتە دوو ئەوە تۆ ئەبێ ڕاستیکەیتەوە من بێ مانجی سێ بێ ڕاستی نا من جارە ئەسڵان لەبەر ڕاستەکەی خۆی ڕووداوەکەکەی بوو ئەسڵان لەبەر غەڵەتی تاریخەکە 4 جار غەڵەتی تیا شەهید بوونی ڕێژیارکەی بوو هەفتە بوو هەڤێ مانگ لە سلێمانی خۆپشاندان ئەوە بەردەوام بوو ئۆکەی مانایە ئەوە ئەمە بێگومان غەڵەتە غەڵەت نووسراوە بەس من تەسەوڕ دەکەم لە جەریدە دووەرگرتووە جەریدەکە غەڵەتی کردوێ و دەبێت 15 سێ بێ مادەم ئاوا بە تەسەلسولە 12 و 13 و دوایەوە منیش لە 15 نووسی ومانایە دەبێت مانجی سێ بێ حتمما چکە ناکرێ هەش دەبێ نۆز دەبێ ئاوا بەس کەی لە هاوڵاتی نەشر کراوە ئەبێت چەند ڕۆژێک پێشی هاوڵاتیە کوێ نازام زەریەکە پێشی ئەوە بوو بێ بە چەند ڕۆژێک باش دنیا قیامەت بەڵام تۆ پیاوێکی دۆکیومنتاری تۆ چەند دۆکیومنتاری من زۆر زار ناوی ئەوە لە بیر دەکەم تنۆکی کچم پۆلی چەندە ئەرشیفی چ خۆ ئەرشیفم کرد بڕایەوە ئێستا کاری تر دەکەم ڕسمەکەم ڕۆمانی خۆم دەنووسم ئاخر شانۆ نامەم نووسیوە ئەم شتا ناکەم نەمدیوە غەڵەتیان کردووە کەواتە تۆ بە شتەکانی خۆتان ناچیتەوە بە نووسینەکانمە ئەوەی نەشر دەکەم هەر دوایەوە چۆن شتە نووسیت و بڵاوێکێت بڵایەکە دوای نایخوێنمەوە تاوان کێشەکە لەوان نییە تۆ غەڵەتەکە بەرامبەر خۆت کردو تۆ شەرەفم باشە بە ناوی سەرۆکی هەرێمی شەوانێ چیرۆکێکی گەڕاوە تۆ گوایە سەرۆکەتی هەرێم پەیوەندیان پێوە کردویت و تاریخی ئەویش غەڵەت بۆ ئێستا تەلەفۆنێک ناکەی بۆ مەکتەبی سەرۆک بزانی ئایا ئەو تەلەفۆنەی کردووە بۆ من بڵێ من ئامادەم ڕووناکبیران و خۆپیشاندەرانی سلێمانی بە فاڕوق ڕەفیقیشەوە کە من لێم تەکید کردەوە وتی چێ دێ بابێ بۆ تەلەفۆنێک ناکەی بۆ مەکتەبی سەرۆک بۆ ئێستا تەلەڤیزیۆنن پەیوەندێک ناکەن بە جەنابی سەرۆکی هەرێم بڵێ فەرات پیرباڵە و بزانێت و قسەکەت ڕاستە یانە بۆ کەسێک بکەوێتەوە کە حەقیقەت نازانێ باش تانازیش بۆ ڕۆمان و چیرۆکانەتەوە ناکەی ئەی چۆن شەنازیان پێواکەی ئەی چۆن منداڵی منن ئەی چۆن یەکێک کە مناڵی ئەو بێ و شانازی پێوە بڕاو چۆن کورە تاوا بوو آخر تاوا بوو مناڵ تەواوە بێ ئەم ڕۆمانانم ئەڵێم وەکو مناڵ تو ئەڵێ وەکو مناڵەکان من وەکو مناڵەکان من خۆشمم دەوێت بەڵام کە چاپم کرد نایخوێنمەوە جارێکی تر نایاسووتان دەستیان خۆش بێ ئەی بۆ پێم ناخۆش نەبوو بڕۆن خەڵکی ئەوانەی سووتان بڕۆن
وازە شتێکی مهمیان کرد باشە ئەی بۆ ئەو کاتێک کە سووتانیان کۆتایی هات ئەی بۆ ئەو کاتێک ئێستا کە ڕۆمانێکی سووتانیان ترم بەدەستەوەیە ئاخرین شانۆ نامە نووسەرێکی جێل ئاخرین گۆرانی واتە زیلەکەم ئاخرین تابلۆی ئاوە تا بەدەستمەوەیە بۆ خۆم دانیشتوم ئەمانە مهمە هێشتا ئەوم تاو نەکردووە لە تەنیشتۆ دانیشتوم بۆ خۆم ڕسمەکەم جوابی تۆژە دەمەوە ئەمە مهمە ئەوە مهم نییە چیم نووسیوە و چیم کردووە چونکە هەرچیم کردووە جوانە هەرچیم کردووە مهم بووە هەرچیم کردووە خێر بووە خێر بکە و بیدە بەدەم بۆ مێژووشم نووسی خێرێک بوو بۆ شارێکی خۆم کە ڕوحی منە 4 ساڵ تیای ژیاوم لەگەڵ ئەو بەختیار عەلیە لەو توومەلیکا شەقی ملازم مەحسینمان خواردووە خێرێک بوو بۆ سلێمانی ویستم بیکەم تەلەفۆنم کرد گوتم مەسعود بارزانی سەرۆکی هەرێمە تەلەفۆنی بۆم کردووە هیچ پەیوەندێکە بە مەسعود بارزانیەوە دوو سێ قسێک ئاوام کرد لە تەلەڤیزیۆنەکەی ناوت برد وتم من وا پێشنیار دەکەم سەر بەختیار عەلی هەڵبژێرن لەگەڵ هەرچی ڕووناکبیرە بێت لای سەرۆ بەرزترین باڵا نەموت سەرۆکێرم بەرزترین باڵا مەسعود بارزانی خۆی بە بەرزترین دڵسۆزێکی ئەو وڵاتە حساب کرد و دیار بوو بۆیە تەلەفۆنی بۆ من کرد وتیەوە پێشنیارەی کردوتە کە من بیان بینم من دەیان بینم کەس نەهات چوونە لای مامجلال وەریانی نەگەر چوونە لای مەلا بەختیار و شێرکۆبێ کەس نامەچیان نووسی و نەتیجەکەی من خێرێک بوو بۆ واجبەکەم بوو کە ئەم هەرایە ببڕێتەوە بگەینە نەتیجەیەک بۆ کردم بۆ مێژوو مەسعود بارزانی ئەوەیوت ئامادەیە بیان بینێ بۆ مێژوو ئەو ڕۆشن بیرانە نەهاتن بۆ مێژوو بەردەوامیش دەوتیا کەس نییە بمان بینێ کەس نییە ناوام چ بکەم بۆ مێژوو غەڵەتێکی تایە 12 و 13 مانگ و ناوەشتا ئیشە زۆرە ئەڵم خوا فرسەتە بە ئیشە زۆرە تابلۆ و گۆرانی و ڕۆمان و هەمووی بەیەک و کۆ کردوتوانێ ئەنشتاین دەزانیت چە ئەنشتاین دەڵێ جسم مادە پلس یعنی زائد حرەکە یەکسانە بە ئەنێرژی من جسمم حرەکەم دەبمە ئەنێرژی جسم حرەکەی نەبێ حرەکەی هەر بۆکسارە نا حرەکەی ئێرەش ئاگال لێبی حرەکەم هەیە من تۆ حرەکەت نییە بۆی حەسوودی بە من دەبێ پێمەڵی خۆت تااقەتت بە ئەو قسای تۆ متعلقە خوا تااقەتم بە یاڕەبی ئەلحەمدولیلا ئیمانداریشم لەخوا بەسیابێ زۆر جار بە تۆڵن ئەڵێن فەرهاد پێوێکی سووریالیە سوریالی خۆی زانێ ئەمە مانای عەجابی توێ بە سوریالیزم نا من سوریالی نیم حیات سوریالیە ژیان سوریالیە من بیر لەو سوریالیەتەی ژیان دەکەمەوە بە کورسەکەی تۆشەوە کە حڕیەتی منی گرت دیسان داوا لە ملەتەکەم دەکەم پێم لەسەر پێم دابرێم 2 دقەی تریژ ئازادم بە کورسەکەی تۆشەوە سوریالیە نابێ ئەو دەستەم لێرە بێ چکە قەتە دەبم نابێ ئەو پێم بە کورسەکەی تۆشەوە سوریالیە ژیان من سوریالی نیم لەبارەی سوریالی بوونی ژیان و بێمەنطقیەتی ژیان و نامەعقولیەتی ئینسان و ژیان صحبات میکنم تاوی بەڵام وە بزان بە هەڵە ئاسووی سوریالیزم ئازادی تایە کۆتوبند دروست ناکە تۆ کورسەکەی منێ بەوە شوبهان ئەو ئازادی تۆ ئەوەیە کە خەڵک ببەسیتەوە لە کۆڕێکا لە شاری سلێمانی وتێت قۆپێکردن و دزیکردنی ئەدەبی حەڵاڵە قۆپێکردن و دزیکردنی ئەدەبی حەڵاڵە لە کۆڕێژ سلێمان دزیکردنی ئەدەبی تقریبا حەڵاڵە
باش ئەتوانم بزانم فەرهاد پیرباڵ دزی ئەدەبی کردەوە پێم خۆشە پێم بڵێ کردومە کردوتە دووسەیەکت حەزەکەی بۆ بژمێرم چەند نمونەیەکی کەم مەسەلەن بە نووسیم من بەڕەحمەت بێ محەممەد موکری چەند هەفتەیە کە مردووە هەناسەیەکمدا بۆ موکری بە موکریم گوت نا لە جەریدە نووسیم نام کامە بوو نووسیم چیرۆکی بینۆشە هی محەممەد موکری لە گۆڤاری بەیان نەشر بووە من لە فلان چیرۆکم بە ناونیشانی زێنە بوو شتی تریش لەم چیرۆکەی موکری تەکنیکەکەم دزیوە لە چیرۆکی زەینە بوو شتی تریش بەکارم هێناوە و نووسیشم بەڵام سیرکەن من لە چۆنم بەکارهێناوە جوانتر لە موکری نووسیم ئەوەم دزیە ئەوە نمونەیەک موکری مەقالێکی بە عەرەبی نووسی ئەمە نووسەر دەبێ ئەو هاوێ فەرهاد پیرباڵ اعترافی کردووە کە دزی کردووە من دزێکی لەو نەوعانم و بۆیە دزی ئەدەبیم پێ حەڵاڵە کە تۆ دزی بکەی بەڵام ئەو بەرهەمە جوانتری لێ دروست بکەی و بشڵێ من لێرە وەرم گرتووە بۆ معلوماتیش یەک کتێوی تەواوم لە 1986 لاپەڕە نووسیوە لە بازارە بە ناونیشانی بڵێ من عاشقی فڕوغی فەرروخزاد بووم تەواوی ئەو کتێبە لاپەڕە بە لاپەڕە باسی ئەوم کردووە لەکوێ چی فڕوغم دزیوە لەکوێ بەکارم هێناوە چۆنیش بەکارم هێناوە چەند جوانتریش لە فڕۆخ کاگڕێ بۆر حەزەکەم دڵنیا ببمەوە لای خۆت هیچ بەرهەمێک هەیە لای تۆ کە من وەرم گرتوێ یا دزی بێتم لای تۆ بە منی نەڵێ من هیچ شتێکی وام لەبەردە سانیە پرسیاریدا لە ئەدەبا شتێک هەیە ناوی ئەمانەتی ئەدەبی بێ هیچ چۆن نییە ئەمانەتی ئەدەبی ئەوەیە کە من باسم کرد دزیم کرد و جوانترم بەکارهێنا لەم دووشتە باس جوانتریش لە خۆیم بەکارهێنا و نووسیمە یەکێکیان یەک کتێبم لەسەر نووسیوە لەکوێ دزیم کردووە و چۆن جوانتریشم بەکارهێناوە لە چاو فڕوخ و لەکوێ لە موکریم دزی گەنج بووم لە زێنە بوو شتی تریش لە ناو دیوانی پەتاتە خۆرەکان کۆمەڵە چرۆکە جوانتر لە موکریشم بەکارهێناوە لەوە زیاتر هەرچی شتێکی دیکەت هەیە پێم بڵێ جینا حەڵقە ئەمانەتی ئەدەبی ئەوەیە کە من کردم ئاوا بکەم لە کۆتاییشدا بڵێم ئەمەم دزیوە ئەمە ئەمانەتی ئەدەبیە ئەمە ئەمانەتی ئەدەبی وەرنەگری واز لە ئەمانەتی ئەجینا بەش ئادەم بەتەنێ شاعیرە لە ئادەمەوە ئادەم و حەواڵم لە ئادەمەوە هەر کەسە و دایتە ئەویتر تا گەیشتۆتە فەرهاد پیرباڵ من ئاخر نووسەری دنیام زۆر باش تۆ لە بەرنامەیەکی کەناڵی کە دزیم کرد بێ لەم دووە لە بەرنامەیەکی کەناڵی KNN ماڵێ کە کەسێکی ئەلمانی و کەسێکی سەر بە یەکێک لە حیزبە ئیسلامیەکان بەشدار بوون تایە تۆ بە تەلەفۆن پەیوەندیت کرد باسەکە لەسەر ئەو مەسەلەی گۆڤاری وێران بوو باسی ئەوت کرد کە ئەو کەسە ئیسلامیە بۆی نییە بێ باسی هەڵسەنگاندن بۆ شعر و بۆ ئەدەب بکە وەکو چۆن ئەمە قسەی تۆ بوو من ناتوانم بێم باسی دین بکەم تۆ قەت باسی دین ناکەی باسیەکەی پێویستە باسی چۆن بۆ ڕێ بەو نایە باسی شعر و ئەدەب بکات بۆ ڕێ بە خۆتی کە ئیسلامی نیت و بێ باسی دین بکەی لەبەرەوەی هونەر و ئەدەب سیستەمێکی هەیە جیاواز لە دین شتێکی ترە دەبێت لەو سیستەمە تێبگەی وەختێ کەسێک مەلایە باز لە هونەر و ئەدەب دەکە
لەو سیستەمە تێنەگا ئەوە ڕوودەدەکە لە کوردستان هەیە ئەمڕۆ تۆ خۆت لە ئەوە بلێ فەرهاد لە سیستەمی دین تۆ لە نێوان دوو قسە ئەتەوێت لە بابەتەکە ڕابکەی تۆ دەتەوێت لە حەقیقەتێک ڕابکەی لە تێت بگەێنم تۆ دان بەش تۆ پێشتر بەڵێنێکت داوە ئێستا لە بەڵێنەکە و پەشیمان بوویتەوە بڵێنی چیم داوە بەڵێن داوە کە باسی ئەین نەکەی ئێستا پەشیمان بوویتەوە نەخێر من بۆم هەیە باسی لێرە ئەتەوێت بەمە خۆ بپەڕێنیت منیش بۆم نییە بێم بڵێم ئەم ئاەتە ئەڵێ ژن محەجەبە نەبێ بۆ نمونە هەن دەڵێن بە پێی مەلایە دەڵێ بە پێی ئەم ئاەتە ژن بۆی هەیە محەجەبە نەبێ یەکێکتر دەڵێ نە بە پێی ئەم ئاەتە ژن دەبێ محەجەبە بێ یەک دەڵێ ئەنفال ئەمەیە یەکێکتر دەڵێ نەخێر ئەنفال ئەوە ناگەێنێ بەڵکو ئەوە دەگەێنێت تەبریرێنێ تۆ یان ناچ دەک من زۆر من نییە ئیشی من نییە من تەدەخولی ئەو شتانە نابێ بەڵام ئەو تەدەخولی ئەو شتانەی ناو ئەدەب دەکا بەڵام ئەو تەدەخولی ناو ئەو مەسەلا ئەساسیانەی ناو هونەر دەکا من ئەوە وتوە من بۆم نییە بێم تەفسیری ئايات بکەم هەرەوە مابوو گۆرانێ وت ڕسمم کرد ئێستا دەتەوێت بێت تەفسیری ئاياتیش بۆ بکەم لەم بەرنامەی هەوڵێەوەم بۆ دەدەی قوربان من دەڵێم من بۆم نییە تەفسیری ئايات بکەم من بۆم نییە تەدەخولی ناو ئەو مەسەلانە دین بکەم بەڵام بۆم هەیە قسە لەسەر دین بکەم ئەویش بابێ باسی ئەحمەد شەوقی دەکا باسی ئەبوالعەلا المەعڕی دەکا باسی ئەدۆنیس دەکا باسی شێرکۆ بێکەس دەکا بەڵام ناتوانێ بێ ئەوە هەڵبسەنگێنێ ئەم شعرەی شێرکۆ بێکەس تەویلات و تەفسیراتی وای بۆ بدێزێتەوە ئەم پیاوە بخاتە حاڵەتێکەوە کە پێویستە بکوژرێ چونکە لەو حاڵەتە دەسەڵات لە خوای گەورە ئەسێنیتەوە ئەیدەیتە دەست بێعەقلێک ئەیدەیتە دەست کەسێک هانی دەدەی دەسەڵات لەخوا ئەسەنەوە ئەوانە کە دێن نووسەر هونەرمەند داوای لێ دەکەن بکوژرێ من باسی ئەوە دەکەم قوربان تۆڵەی لە وڵاتە ناژی قسەم لەسەر ئەوەیە ئەجینا من بۆم هەیە باسی دین بکەم من ملیۆن جار و وتومە دین زەڕورەتێکە دین پێویستە خوشکم کەسێکی لێ بمرێ ئەی دڵی بەچ خۆش بێ ئەگەر من بێم پێی بڵێم بەهەشت نییە گەورەترین جەریمەیە من بە خەڵک بڵێم بەهەشت نییە و دۆزەق نییە و دین درۆیە و گەورەترین جەریمەیە ئەو خەڵکە لێی گەڕێ قەنەعەتی خۆی بە دین ئەسڵەن زەڕورەتە چونکە سەلوایە چونکە ئومێدە چونکە خۆشی بەخشێکە بەرامبەر مردن بەرامبەر باتە و ئەخلاقەکەت فێر دەکا دین زەڕورەتە بەس ئەوە کە تۆ دین بەکار بێنی غەڵەت تەفسیری بکەی عەزیزی من کاتی بەرنامەکەشم کۆتایی هات دکتۆر هەموو دو پرسیارە لێ بکەم تۆ چەند ساڵێک پێش دەساوە سێدنامەیەکە نووسی وتێ من تەمەنم گەیشتە 40 ساڵ لەمە دووە کەس گوێم لێ نەگرێ بڕۆم پێمەکەن چیم نووسی ئاتیباری بۆ دامەنێن ئێساوە بەرنامەکەمان کۆتایی هات چی بۆ بینەرانە ئەڵیت کە ئێستا بینەری ئەم بەرنامی من و تۆ بوون بڕوا بۆ قسانەوە بکەن گوێی لێ بگرن گوێی لێ نەگرن گوێی لێ بگرن ئەساسەن گوێیان لێ گرتووە بەڵام بڕای پێ بکەن ینی چکە تۆ خۆت لەوە سێتەگاڵی من پیر بووم حەزەکەم پیر بوویمە یان لەوە سێتت پەشیمانی ئەمەی کە لە سەرەتا گوتت ڕاز دەکەی شتێک لە ناکۆچی وشە عەرەبیەکەی ناڵم شتێک لە ناکۆچی هەیە بەس ئەمە لە ناو من ئەم نوقتانە ئەمە ناکۆچی نییە من ئەو کات وەکو سمبولێک باسم کرد کە بە شێوەیەکی گشتی ئاوهایە نووسەر هونەرمەند زۆر جاران تاڕادەیەک خەڵکی داهێنەریش لە 40 ساڵیەوە ئاوا ئەڕوا تا ئەگاتە 60 و ئەوانە پێم وابێتر نەبێ من سنوورەکەم 40 ساڵدا نابوو ئەو کاتێ لەو وتارم
وا تێدەگەیشتم ئێسەش قەنەعەتم وایە ئێسەش قەنەعەتم وایە کە لە 40 ساڵ بەرەو سەرەوە وردە وردە ئەبێ بینەر خوێنەر ئەوەی کە بە دوای بەرهەمە هونەری و ئەدەبیەکان و ئەوانە دەدەچێ بە گومانەوە سێری ئەو نووسەرانە بکەن کە تەمەنیان بەرەو ژوورە ئاوام وتووە وەکو شتێکی ڕەمزی 40 ساڵیم دانا بەڵام ێستا بینم ئەم قانونە شمولی منی نەکرد هەز دەکەم هێشتا هەر بەکارە مێشکم بەڵام ئازادیشن باوەڕم پێ دەکەن یانە ئەو شتانەی منیان پێ جوانە یانە ئازادن بەس من باوەڕم بە حتا ئەم لەحزەی خۆم هەیە کە جوانم پاکم ڕاستم دەستم پڕە وەکو دڵم وەکو مێشکم هەستان مەجالم نییە چۆن ئەمانە بە یەکترەوە ببەستمەوە و وەکو شتێکی جوان بیدەمە پڕی دەمە دەرەوە دکتۆر فەرهاد پیرباڵ زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی پڕاشکاوی ڕێوار زۆرترتم خۆشویست زۆر سپاس دوای ئەو هەموو بەزم و شەڕ و بەڵەوە و قیامەت باوەڕم پێ بکە ئافرین بۆ تۆ بەس بە من نەوێرای بابینەر حکمیەوە با خۆت حکومێت ئافرین ئەو قسەت لە قسەکەی من جوانتر بوو خۆشەویستانم بۆ سەرنج و تێبینێ گەتوان لە ڕێگەی ئیمێل ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێ بکەن تا هەفتەی ئایندە و بەڕاشکاویەکی تر هەموو لایەک لە خۆشیە بن دەست خۆش